بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دوای کشانەوەیان لە حکوومەت کۆمەڵ و گۆڕان دەیانەوێت بەرەیەکی نیشتیمانی پێک بێنن ئامانج لە پێکەنانی ئەم بەرەیە تێپەڕاندنی دۆخی قەیراناوی هەرێمی کوردستانە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی شیروان برایم خواست ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە هەولێرش و ئیسماعیل ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. لە سایی حکمی هەردوو حزبی خاوەن هێز هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەڕەشە و داروخانێکی گەورە لە هەموو ئاستەکان بووەتەوە بۆ بەرگرتن لەو داروخانە و هاوتەریب لەگەڵ ڕژانە سەرشەقام و ناڕەزایی و خۆپشاندانی هاوڵاتیان بۆ بژێوی ژیان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان وەک دوو هێزی خاوەن پێگە و کاریگەر بە فەرمی کشانەوەی خۆیان لە حکوومەت ڕاگەیاندووە. لە دوای کشانەوەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە کابینەی هەشتی حکوومەت شەقام و خەڵکی کوردستان زیاتر لە جاران هیوایان لەسەر ئەو دوو هێزە هەڵچینیوە تا لە ڕێگەی پرۆژە و فشارەکانیانەوە هەرێمی کوردستان لەو داروخانەی ڕوبەڕووی بووەتەوە دەرباز بکات و سەقامگیری و خۆشگوزەرانی بۆ هەرێم بگەڕێننەوە. هەر بۆیە شەقامی تووڕەی هەرێمی کوردستان چاوەڕوانی هەنگاوی کردەیی گۆڕان و کۆمەڵ دەکەن و خواستیانە بەرنامەی سیاسی ئەو دوو هێزە لە دوای کشانەوەیان لە حکوومەت بۆ شەقام ئاشکرا و ڕوون بێت. بەڕای چاودێران ئەرکی هەنووکەیی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیە هیوا بۆ شەقامی تووڕە و نیگەرانی هەرێمی کوردستان بگەڕێننەوە. ئەوەش لە ڕێگەی چڕکردنەوەی هەوڵەکانیان بۆ پێکێنانی بەرەیەکی نیشتیمانی لە کەسایەتی سربەخۆ و بەشداری نوێنەری سەرجەم ئەو لایەنانەی کە ڕۆڵیان لە خراپکردنی دۆخی کوردستان نەبووە بە ئامانجی گفتوگۆیەکی نیشتیمانی لەسەر ئاستی ناوخۆ و ناوەند و نێودەوڵەتی و بە تایبەت دانوستان لەگەڵ حکوومەتی عەبادی. هاوکات چاودێران چەخت لەوە دەکەنەوە یەکێکی دیکە لە ئەرکە گرنگ و هەنووکەیەکانی بەرەی کۆمەڵ و گۆڕان فشارکردنە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی بێگەرد و سەرەتایی ئەو هەنگاوەش لەوە دەست پێ دەکات ئەو دوو هێزە تەواوی هەوڵەکانیان بخەنەگەڕ بۆ پاکردنەوەی لیستی تۆماری دەنگدەران. چونکە داتا و ئامارەکان لەبارەی تۆماری دەنگدەرانەوە مەترسی گەورە ئاشکرا دەکەن لە بەردەم هەر پرۆسەیەکی هەڵبژاردن لە داهاتوودا. ئەگەر بێت و ئەو تۆمارە لە ناوی مردووان و ناوە دووبارە و ساختەکان پاک نەکرێتەوە چونکە بە پێ و داتایانەی لە بەردەستی پەیامدان جگە لە 1940,175 دەنگدەری تایبەت کە لە دەنگدانی گشتیشدا بەشداری دەکەن هاوکات 242,000 ناوی مردوو لە تۆماری دەنگدەراندا بوونیان هەیە. 7,000 ناو لە تۆمارەکەدایە کە تەنها ئاماژە بە ناوی دوانیان کراوە کە پێویستە لانی کەم ناوی سیانیان هەبێت. 6,342 ناو هەن دووبارەن واتە ناوی سیانی کەسەکان هاوشێوەی یەکن بێ جیاوازی بە ژمارەی دەنگدانیشیانەوە. 23,744 ناو لە تۆمارەکەدا هەن کە ناوی ئاوارەی عەرەبی دەرەوەی هەرێمی کوردستانن. 41,899 کەس لە تۆمارەکەدا ناویان هەیە کە تەمەنیان لە سەر و 90 ساڵیەوەیە و لە کاتێکدا تێکڕای تەمەن لە عێراقدا بە هەرێمیشەوە 58 ساڵی بۆ دیاری کراوە. 116,000 ناوی دیکە لە تۆمارەکەدا بوونیان هەیە کە تەمەنیان هێشتا نەگەیشتوەتە تەمەنی یاسایی دەنگدان. گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە ساڵی 2009 پاکێج و پرۆژەی هاوبەشیان هەبووە بۆ ڕێخستنەوەی سیستەمی سیاسی، یەکخستنی هێزی چەکدار و بە نیشتیمانیکردنیان، بەدامەزراوەکردن و چاکسازی لە سیستەمی دادوەری و کارگەڕیدا، دژایەتی گەندەڵی. گەرچی دەسەڵاتی حیزبۆکراتی دوو هێزی حکومڕان ڕێگر بوون لە جێبەجێکردنی هەر پرۆژەیەکی چاکسازی کە مەترسی بۆ سەر بەرژەوەندی شەخسی و حیزبەکانیان دروست بکات، بەڵام چاوەڕوانی شەقام لە گۆڕان و کۆمەڵ لە ئێستادا لە دوای کشانەوەیان لە حکوومەت لە ئاستێکدایە کە ئەو دوو هێزە تەنها بە پێشکەشکردنی پاکێج و پرۆژە نەوەستن و هەنگاوی کردداری کاریگەر بنێن بۆ ڕێخستنەوە و چاکسازی سیستەمی سیاسی و گۆڕینی حکومڕانی لە ڕێگەی خەباتی مەدەنی و جەماوەریەوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کاک شیروان بەخێر بنەگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. باس لەو بکەین کە قۆناغی خۆپیشاندانەکان دوای خۆپیشاندانەکان و قۆناغی کشانەوەی کۆمەڵ و گۆڕان لە حکوومەت ئایم قۆناغێکی نوێ یاخود لێکەوتەکانی دوای ئەم قۆناغە چی؟ زۆر سپاس بۆەوە سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانی کەناڵی پێیان. وڵا پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزام دەمە پرسە و سەری خۆش خۆم ئاڕاستی هەردوو بنە ماڵی بەڕێز مامۆستا تەهاو وە کاک ئیسماعیل دەکەم بۆ بوونەی بەداخەوە کە کوڕەکانیان شەهید بوون لە خۆپیشاندنەکانی شایڕانیە وەخوای گەورەش
شیفای ئەو بریندارانە بدات کە لە خوشانەکانی ڕانیە بریندار بوو بەداخەوە کار ساتێکی گەورە بوو بەنسبەت شاری ڕانیا کە شاری ڕانی خۆتان دەزانن یەکەم کڵپی شۆڕشی ڕاپەڕین ساڵی 1991 لەوێ سەری هەڵداوە لە جیاتەوەی شاری ڕانیە بکرێتەکە شارێکی نمونەی جگەلەوەی کە لە کوردستان و عێراق خەڵک سەردانی بکە دەبووە ئەوە شارێکی ئەوەندە نمونەی بایە کە خەڵکی جیهانی سەردانی کردبایە لە جیاتەوەی کۆمەڵێک پرۆژە خزمەت گوزاری گەورەی ببنەوێ ئەوە دەبین لاوەکانمان شەید دەکەن بەداخەوە زۆر دڵتەنگم بۆ کارساتە گەورەی کە لە شاری ڕانیە ڕووداوە هەروەها ئەو هەموو خەڵکیان دەزی کردووە کە ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵک دەستگیر دەکەن هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و ئەولانە سیاسانی کە لەم ناوچێ دەسەڵاتیان هەیە ئەمە کۆتایی پێبێن و خەڵکی نەهامەت و ڕەشڕوت هیچ تر دەستگیر نەکەن کە بەلای منەوە کارسێتی زۆر گەورەیە کە لە شاری ڕانیە ڕۆژ لە دوای ڕۆژ کە دەبینن بەداخەوە بەمە عسکەر کراوە سەردەمی من خۆم سەردەمی بەحسم بیر نایەت بەڵام ئەوەی کە دەبینم خود دەپرسم هەمان ئەو سەردەمەیە کە کاتی خۆی سەدام حوسێن لەم ناوچێ ئەم ناو بەم شێوازە مامەڵ لەگەڵ هاوڵاتیانەکان کردو وەڵاهی ئەگەر سەر ئەو قۆناغە لێکەوتەکانی دوای ئەم قۆناغە کە خۆپیشاندان تیابڕێەوە چووە لەگەڵەوە شەکشانەوەی کۆمەڵی ئیسلامی بزنەوەی گۆڕان بە دوای خۆی داینە هەنگاوێکی زۆر گرنگ بوو کە کۆمەڵی ئیسلامی و هەروەها بستنەوەی گۆڕان بڕیاری ئەویاندا کە لەو حکوومەتە شکست خواردووە بکشێنەوە هەرچەندە بستنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دەرفەتێکی یەکجار زۆریاندا بە پارتی و یەکێتی کە بتوانن چاکسازی بکەن بتوان خەڵک لەو نەهامەتی کە تێککەوتووە ڕزگاری بکەن چونکە خۆتان دەزانن ئێمە وەکو بستنەوەی گۆڕان وەکو کۆمەڵی ئیسلامی چەندین جار هەوڵی ئەومان داوە کە ئەم وڵاتە لەو نەهامەتی کە تێککەوتووە ڕزگار بکرێ بەتایبەتی خۆمان دەزانین بەداخەوە شتێکە پێی دەڵێن داوەشاوە یعنی ئەو حکوومەتە لە هەموو بابەتەکان داوەشاواتە ئەوەی پێی دەوترێت سلکی حکومداری ئەوەی پێی دەوترێت شێوازی حکومداری لە وڵاتە فەشەلی هێناوە شکستێکی یەکجار گەورەی خواردەوە بەتایبەتی ئەگەر سەیری هەموو کردەکان بکەین هاوڕێجان سەیری کەرتی پەروەردەکە لە دنیادا سێ کەرت زۆر گرنگن کە دەبێت حکوومەت گرنگیان پێ بدەن کەرتی تەندروستیە ئەمە کە زۆر گرنگە بەڵام بەداخەوە دەبین لەم وڵاتە ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵکی ئێمە بەدەست ئەم حکوومەتەوە کەرتی تەندروستیەوە خەڵکانێک سەقەت دەکرێن چاویان دەردێنرێ خەڵک ئەوەی لە هەمووش خۆشتر هەموو ئەو بەرپرسانەی کە لەم وڵاتە هەن بینی خەستخانی گەورەیان کردوێتەوە خەستخانیان بۆ خۆیان دروست کردو بەڵام کاتی خۆیان نەخۆش دەکەن دەچنە دەرەوە یعنی خۆشیان باوەڕیان بەو کەرتە تەندروستیەکە لە هەرێمی کوردستان هەیە لە جێگەلەوە سەری بواری پەروەردەکە لە هەموو جیهاندا بواری پەروەردە یاخود بواری زانست و تەکنۆلۆژیا یەکێکە لە گرنگترین ئەو بوارانە کە بتوانێت خەڵک بەرەو پێش بڕۆت بەڵام دەبینین بەداخەوە بواری پەروەردە ڕۆژ لە دوای ڕۆژ سەقەت دەبێت سەیری بینایی پەروەردە بکە دەبینین لە مەعسکەر دەچن سەیری خوێندکار و قوتابیان بکەن دەبینین هەمویان بارگرانێک یەکجار گەوریان خراوەتە سەر جگەلەوەی مامۆستا دینیاری لە جیفاندانێ چۆن بتوانێت دەست بە تەڵەبەکان بەچی لە ڕووی دەرونیەوە چی لە ڕووی ئەوەی بتوانێت خۆی ئامادە بکات لە هەموو جیهاندا باشترین کەس و لێهاتووترین کەس مامۆستان یعنی بۆی بتوان وڵات بەرەو شێوازێک بڕۆ بتوانێت وڵات بەرەو مەدەنی بڕۆن بەڵام بەداخەوە دەڵێن جگەلەوەی کە گرنگی بە بواری پەروەردەدان لێرە دێن چی دەکەن وڵاتەکە بە پۆلیسی دەکەن بە عسکەرتاریەت دەکەن جگەوە لە بواری ئەمنی دەبینین هەموو دنیادا بواری ئەمنی یەکێکە لە بوارە هەرە گرنگەکانە هەموو جیهان گرنگی پێدەدا بەڵام بەداخەوە دەبینیم لە هەرێمی کوردستان ئەم بوارە ڕۆژ لە دوای ڕۆژ لە جیاتی ئەوەی لە حیزبیدا بدەن بە حیزبی دەکرێت سەیری کەنجا و بە حیزبیکردن لێرە وەک ئاسان نیە کە من لەوانەیە بڵێم زۆر ئاسانە بە حیزبیکردن لێرە برادەر یعنی ئەوەی کە زۆر گرنگە لێرە بە حیزبیکردنەکە شێوازی ناتەبیعی خۆی تێپەڕاندووە ئەوە نییە بەڵام سەر بە پارتیکلایانی سیاسەکان هاتووە سەر ئەشخاص هەموو ئەشخاصێک لە ناو حیزبەکاندا حیمایەتی تایبەتی خۆی حمایەت تایبەتی بەخۆی هەیە جگەلەوەی کە لە ناو حمایەت تایبەتەکانی دیسان لەوێژدا حمایەت تایبەت بەخۆیان هەیە واتە بە شێوازێک چوونە ناو چڕبووتەوە یعنی نازانم چۆن ناوێشی لێ واتە لە کۆی ئەو سێکتەرانی کە لە هەرێمی کوردستان هەنێمە شکستی گەورەیان خواردووە لە 27 ساڵ حکومڕانی پارتی وێچێتی لە 27 ساڵ حکومڕانیان توانی 24 ساعت کارەبا بۆ خەڵکی خۆیان دابین بکەن ئەمە جادوبانەکانمان دەبین جادەوبانێکی خراپ ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو جادوبانانی کە ئەوان دروست دەکەن زۆر خراپترەوەی کە سەدەمی سەدام حوسێن دروستکراون ئەوانەیە جادوبانی سەدام حوسێن هەرماون بەداخەوە یعنی دەبێن لە جگەلەوە لە بواری ئەو بوارانی تر لە بواری کوشت و کاڵە لە بواری گەشت و گوزارە هەموو سێکتەرە گرنگان جگەلەوەی لە هەمووی ناخۆشتر بەسەر خەڵکی هەرێمی کوردستان داهێناوە ئێمە سوپاس بەخوای گەورە ناوچەیەکی دەوڵەمەندین بە سامانی سروشتی بەڵام دەبین ئەم سامانە سروشتیەکان هەموویان لە پێناو حیزبەکەی خۆیان لە پێناو شەخصی خۆیان لە پێناو عایلی خۆیان دەبینین تاڵانیان کرد و بەشێکی بۆ حیزب و بەشێکیشیان لێ دەدزن و بەشێکی کەمی لێ دەدەن هاوڵاتیان کە دەبین
خەڵکی هەرێمی کوردستان لە سای ئەم جوت حیزبە لە سای ئەم حکوومەتی هەرێمی کوردستان دەبین ڕۆژ لە دوای ڕۆژ ژیانە بەرەخراپتر دەڕوە کارەساتی گەورەتر لێ دەکەێتەوە ئێمە حکوومەتی هەرێم لە نێوان دوورگاندایە ئەگەر بیوێت چاکسازی بکات لە نێوان دووشدایە ئەوەی کە پێی دەوتێت حکوومەت هەرچەندە من زۆر گومانم لەوە هەیە کە پێیان بڵێن حکوومەت چونکە حکوومەت دەبێت خزمەتی هاوڵاتیانی خۆی بکات بەڵام دەبینین لێرە حکوومەت لە جارەوەی خزمەتی هاوڵاتیانی خۆی ناکە دەیکوژێ دەیبڕێت سەرنگومی دەکات بزری دەکات ڕۆژنامە نووس دەکوژێ ئێستا لەوانێ دوورمە بینێ ئێستا هەڵبکردنە سەر ئێرە یعنی ئەمە دەسەڵاتی ئەم دەسەڵاتی کە پێشووتر لە سەردەمی سەدام حوسێنە کە خەڵکی خۆیان ناو دەبر خەڵکیان دەگوش خەڵکیان دەبڕی بەداخەوە ئەوەی کە سەدام حوسێن پێی تاوا نەکرا ئەمانە بۆیان تەواو کردو بە زیادیشەوە بۆیە بەلامەوە زۆر گرنگە کە بەڕێز باسی حکوومەت هەرێم لە بەردەم دووڕیاندا مەبەستمەوەی بۆی تاواکەم حکوومەت هەرێمی کوردستان لە بەردەم دووڕیاندا یان ئەوەتە دەبێت چاکسازی بکات هەوڵ بدات چاکسیازیەکی گەورە بکات ڕیشەی بکات بۆ ئەوی ژیانی هاوڵاتیان تێدا دەست بکات یان ئەوەتە دێت خەڵکی خۆی دەچەوسێنێتەوە کاتێک خەڵکی خۆت دەچەوسێنیەوە خەڵکی خۆت لەناو دەبەی خەڵکی خۆت دەبڕی دەیکوژیت خەڵکی خۆت نازان زیندانی دەکەی ئەمە شتێکی تری لێ بە دووادادێ ئەویشان پێی دەوترێت بەرەنگاربوونەوەی سیاسی کە ئەمە زۆر خەتەرە ئەمە هەمومان پێکەوە ڕادەماڵی نەک حیزب و دووانسیان بۆیە دەبێت ئەم قوارە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە کە بە خوێنی هەزاران شەهید بینیمان پێشمەرگەیەک لە هەرێمی کوردستان دیناری لە جیرفاندان نەبوو بەڵام لە پێناو نیشتیمانەکەی شەڕی دەکرد بەرامبەر داعش شەڕی دەکرد لە پێناو پاراستنی نیشتیمانەکەی خۆی بەڵام کاتێک کە دەبینێت ئەو هەموو پارە زیادە هەیە دەبینی خزمەت گوزاری لەم ناوچەکەمە ڕۆژ لە دوای ڕۆژ ناڕزایەتەکان گەورەتر دەبن پێشووتر خەڵک داوای دەکرد کارەبای بۆ دابین بکەی کارەبای بۆ دابین بکەی خزمەت گوزارە سەرەتاییەکانی بۆ دابین بکەی بەڵام ئێستا پێت دەڵێ فەرمو تۆ بڕۆ ناتوانانی خزمەت بکەی بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی نەکات ئەوە بەرەنگاربوونی سیاسەتی تەقینەوەیەکی گەورە و زۆر گەورەتر لەو بوومە لە سروشیانە کە دەکرێن سوپاس دەکەم مامۆستا کاک ئیسماعیل سوپاس بۆ بەڕێزیشتان ئەگەر لەوە دەست پێ بکەین دوای کشانەوەی کۆمەڵی ئیسلامی وستنەوەی گۆڕان لە حکوومەت هەنگاوی داهاتوو چی دەبێ باس لە پێکێنانی بەرەیەکی نیشتیمانی دەکرێت پێتان وایە تا چەند ئەم بەرە نیشتیمانی گرینگە بۆ دۆخی ئێستاوە تا چەند ئەگەر پێک بێنرێت دەتوانرێت ئەم دۆخە ڕاست بکاتەوە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاستان دەکەم سڵاو لە بەڕێستان لە میوانەکەت و لە تەواوی بینەرانی بەڕێز وەڵام منیش سەرەتا پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی ئەو شەهیدانە دەکەم کە لە پێناو داواکردنی مافە سەرەتاییەکانی خۆیان دەنگی ناڕازاییان بەرز کردەوە و دواتر بەهۆی ئەوەوە شەهید بوون خی گەورە پلەی بەرزیان پێ ببەخشێ و سەبووری کە سوکاریان بداوە هیوای چاکبوونەوەی زوو بۆ بریندارەکان دەخوازم بەداخەوە کە و حاڵەتە لە هەرێمی کوردستاندا ڕوویدا و ئەو دەسەڵاتەش کە هەیە بەڕاستی لەوانێ داخیشینی هەر ئەوەی لە چاوەڕە دەکرێت سەبارەت بەو بەرەی کە دوای کشانەوەی هەریەک لە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کە پێشبینی دەکرێت یاخود قسەی لەسەر کراوە بە جۆرێک کە بەرەیەکی لەو شێوازە پێک بێنرێ بەرەیەکی نیشتیمانی من وەکو ڕێی خۆم بەڕاستی پێم وایە ئەو بەرەیە دەکرات لە دوای 16 ئۆکتۆبەر لە دوای ئەو وەزع و بارودۆخی کە بەسەر هەرێمی کوردستان داهات دوای ئەو ڕیفراندۆمە شکست خواردووی کە بەبێ بنەما بەبێ هیچ ئەساسێکی یاسایی و حیسابۆکردنێکی سیاسی ئابووری وەزع و بارودۆخی ناوخۆیی ناوچەکە نێودەوڵەتی هەموو ئەو بابەتانە ئەنجام درا کە هەر چاوەڕێ ئەوەی لێ دەکرا کە وەزع و بارودۆخەکە لە ڕووی سیاسیەوە بتەقێتەوە زیاتر ئەوەی کە ئەو بەناو دەستکەوتانەی کە تەنها لە بەرژەوەندی دەسەڵاتدا لە ڕابردوو بەکارهێنراون ئەو دەستکەوتانەشمان لە دەست بچێ لە هەموو ئەو دەسەڵاتە سیاسیانی نەوەک یاساییانەی چووکە پێی دەستور ئەو دەسەڵاتانە نابێ بدرێ بە هەرێمەکان هیچ ئیقلیمێک لە دەستورێکی فیدرالیدا لە هیچ دەستورێکی فیدرالیدا ئەو شتە ناتووە ئەوانەمان هەموو لە دەستدا بۆیە ئەو بەرەیە بە قەناعەتی من بەداخەوە دێڵم کە زۆر تاخیر بووە دەکرا زووتر ئیشی لەسەر بکرێ و لەوانەیە کۆمەڵە کۆکار هەوبێ بەوەی کە بارودۆخەکە نەتەقێتەوە ئەوە نەکرێ بەڵام پێم وایە دەسەڵات بێباکە لە دەنگی هاوڵاتیان لە ڕەنگیان لەوەی کە دەکوژرێن دەمرن دەربەدەر دەبن هەر شتێک لەو شتانە ئەوە بێ منەتیشە لە دەنگ و دەنگدان و ئینتخابات و هەموو ئەو بابەتانەوە بێ منەتیشە لە لایەنە سیاسیەکان چونکە بێمنەتیەکە لەوە دەردەکەوێت کە هیچ هەنگاوێکی چاکسازی نەندراوە جگە لەوەی کە سەرڕای ئەوەی کە لە ڕابردوودا 4 پرۆژە هەبوو بۆ چاکسازی و لە 2011
معارەزە ئۆپۆزیسیۆن ئەو کۆمەڵێک پاکێزی پێشکەش کرد کە لەسەر ئەو ئەساسەش حکوومەتی 2013 پێکهێنرا بەڵام حکوومەتی بەناوی بنکە فراوان کە ئاخیری بنکە گەندەڵ دەرچوو و نەیتوانی ئەو چاکسازیانە بکات. بە قەنەعەتی من زۆر تاخیر بووە بەڵام ئێستاژەوەی کە کۆمەڵی ئیسلامی وزنەوەی گۆڕان هاتنە دەرەوە لەو حکوومەتە کە لەوانەیە تا ئێستا تینوێتی هاوڵاتیان تینوێتی دەنگی ناڕازی نەشکان دەبێت کە ئەوە یەکێک بوو لە هەنگاو مەدانیەکان کە هەنگاوی مەدانی دیکە پێویست دەکات ئەوەیە کە ئەو بەرێ بە فعلی پێک بێندرێ نەکەر بەوەی کە زیاتر ئەعلام قسەی لەسەر بکرێوەکو لە ڕابردوودا کۆمەڵی قسەی لەو بابەتە کرا و دواتر هیچ ئەنجامێکی باشی لێشی نەبوو کە هاوڵاتیان چاوەڕێیان دەکرد. بەڵێ پێ دوایە ئەم بەرێ بەڕێزت کە دەڵی زۆر تاخیر بوو و دەبێ پێک بهێنرێت دەتوانێت ببێتە بەدیل بۆ ئەو دەسەڵاتی ئێستا؟ وڵا بەڕێزم ئەو دەسەڵاتی ئێستا ئەگەر بە ناوی حکوومەتەوە بێن پێم وایە شتێکی ناوی حکوومەت بێت چونکە ئەوەی کە لە ڕابردوودا کراوە جگە لە قەڵەوکردنی یاخود دابەستنی دوو حیزبی دیاری کراو شتێکی کە نەبووە لە ڕابردوودا بەشێکی کەمی یارمەتی هاوڵاتیان موچەخۆران چی پێ دەڵێ فەرمانبەران شتێک کراوە ینی بەڵام ئەوە پێی ناگوترێ بەڕێوەبردننی وڵات بەڕێوەبردننی هەرێمی کوردستان بەڵکو ئەوە سەراوژێرکردنی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان و بە قەنەعەتی من لە کۆتایی مەتافدا ئینتیحارکردنی دەسەڵاتی سیاسیە ئەگەر ئێستاش دەکرێت لە وەقتی بەدەلزایعدا بەخۆیدا بچێتەوە بەڵام پێم وایە لەبەر گەندەڵکاران لەبەر گەندەڵینا ئەو دوو یان ئەو دەسەڵاتە سیاسیە کە دوو حیزب دەستیان بەسەرداگرتووە کە وەکو حکوومەت خودی خۆی لەوانە هیچ دەسەڵاتێکی نەبێ زیاتر ئەو کۆنتڕۆڵەکەی بەدەستی دوو حیزبەوەیە تەوجیهی دەکەن و ئاراستەی دەکەن بە هەر ئاراستەیە کە بیان نەوێ و ئەو سەرۆت و سامانێک کە لە هەرێمی کوردستاندا هەیە کە هەرێمی کوردستان دەکرێت چەند دەوڵەتیش کەش بخۆیەوە بژێنە بەو سەرۆت و سامانێکەیەتی بەڵام بەداخەوە پارەکەی لەلاەن سەرانی دەسەڵاتەوە بەشێک لەو دوو حیزبە براوەتە دەرەوە و لەوێ ئیسtismار دەکرێت و لەوێ بەشوقەی دەدەن لەوێ مەشروعی گەورەیان هەیە و لەوێ بەشێکی لە پارەکانیان لە ئیسtismاری لە بانکەکان داناوە سیڤینگ بانک وانە و بەشێکیشی خەبەر هەیە کە دەستی بەسەردا گیراوە یاخود دەستی بەسەردا دەگیرێ و بلۆک دەکرێت بەداخەوە هەموو پارە و سەرۆت و سامانی ئەو میلەتەیە کە دەبوو بیاندا بە موچەخۆران فەرمانبەران بەڵام نەیاندا لە کاتی ڕابردوودا و ئێستاش نیازیان نییە کە بیدەن ئیلا ئەگەر بە خۆداهاتنەوەیەکی جددی بێ ئەوەش پێم وایە منەتەکان گەشتوتە ئاستێکی وا کە حیساب بۆ هیچ شتێک ناکەن لەسەر ڕووی زەوی نەبوو دەسەڵات نەبوو لەسەر ئاسینی و خۆینە ئیقلیمینە هیچ شتێک لەو شتانە بەڵام بەدیلەکەی ئەوەیە بەڵێ دەکرێت ئەو حیزبانەی کە دیکە بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کە ساعتی سەر بخۆ ئەحزابی دیکەش ئەوەی کە بەشێکی دروست بۆ وەکو لیستێکیان وەکو حیزبێک خۆی ڕاگەیاندووە دەکرێت لە ڕێگەی ئەوانەوە بەڵام بە زەمانەتی ئەوەی کە سەردانی دەوروبەر بکرێ سەردانی بەغدا بکرێ ینی چونکە بەغدا ئێستا هیچ اعترافێک بە هەرێمی کوردستان وەکو هەرێمێک و ئەوەی کە گفتوگۆی لەگەڵ بکات و بەڕسمی وەکو ڕسمیەتی تەجریبی و فعلی کە تەعاملی لەگەڵ بکە ئێستا هیچ تەعاملێکی لەگەڵ ناکە بەڵکو چاوەڕێەوەی ئەو ئەمرانەی کە حکوومەتی مرکزی دەسەڵاتی عبادیان دەری کردووە ئەو فەرمانانە جێبەجێکە ئەگەرنا هیچ گفتوگۆیەکی لەگەڵ ناکە و ئەوەش دەبێتە هۆی ئەو کە هەرێمی کوردستان زۆر قەتیس بمێنێ ڕاستە حکوومەتی ناوەندی کۆمەڵێک وعدیدا کە موچە دەنێرم من فلانشت دەکەم کۆمەڵێکەنگا بەڵام بەداخەوە ئەویش نەیکردووە دەکرێت ئەویش بە بڕیارەکانی خۆیدا بچێتەوە ئەو بابەتانە جێبەجێکەوە بە زووترین کات ئەو لیستانەی کە بەدەستی گەیشتویان لە بەردەستی خۆیدا لە ڕێگەی فۆرمی خۆراکەوە لەو ڕێگەیەوە موچەی بەشێک بەلایانی کەم وەکو دڵخۆشیەک بۆی کە لە داهاتوودا ئومێدێک کە بێ لەلایەن موچەخۆرانی دیکە ئەویش دەنێرێ تەندروستکارانە دکتۆرەکانە سلکی طبیە یاخود مامۆستایانە دەکرێت ئەوانە بنێرێ وەکو پێشینەیەک و دواتر ئەوانی دیکەشی بەدوادابێت. بەڵێ سوپاس دەکەین کاک شیروانگە بگەرم و لای بەڕێز پێشتر باس لەوەگت کە ماوەیەکی زۆر دراوە بەم حکوومەتە نەیتوانیوە چاکسازی بکات بەڵام نەدەبوو ئێوەش بۆ وەکو کۆمەڵ وەکو گۆڕان ئەم 4 ساڵە ئەم دەرفەتتان پێدا بێ ئەوەندەی کەماویشم حکوومەتە تەواو بکات اینجا سەرەوە بکرێت بەڕاستی ئەوەی کە گرنگە ئەوەی کە ئێستا و ڕخنانەی کە ئێمە دەگرین چ لە بزنەوەی گۆڕان یاخود لە کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەیە کە خەڵکی وە ئاواتێکی وە ماوە بەو دوولانە سیاسەیە کە بتوانێت ژیانێکی بۆ دەستەبەر بکە بەداخەوە ئێمە لە ڕاستیدا دەرفەتێکی یەکجار گەورەمان بە پارتیوێکی دیاوە دەرفەتێکی زۆر گەورەمان ئێمە کۆمەڵێک
لە هەموو دنیادا کە لە حکومەتدا دەبین کە بچونی ناو حکومەت بە ئامازیەوە چون کە چۆن بتوانین خزمەتی هاوڵاتیان بکەین چۆن بتوانین ئەو پرۆژانی کە هەمان لە پێنا هاوڵاتیان بێت ئێمە بەداخەوە دەبین ئێمە لە یەکەم کە چووی ناو حکومەتەوە کۆمەڵی ڕێگری یەکجار گەوران لێکردنی ئەوەتە سروشی پەرلەمانیان ناردەوە وەزیرەکانی ئێمەیان ناردەوە لەبەرەوەی ئێمە ئامانجی سەرەکیمان ئەوە بووکە چۆن بتوانین خزمەتی هاوڵاتیان بکەین بەڵام ئەم جوت حیزبە یاخود بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان چونکە لە بنەڕدا ئامانجی ئەوەیە کە خزمەتی هاوڵاتیان بکات چونکە ئەوەندەی بی لە خزمەتکردنی حیزبەکەی خۆی دەکاتەوە ئەوەندە بی لەوە ناکاتەوە کە چۆن بتوانین خزمەتی کۆی هاوڵاتیان هەرێمی کوردستان بە هەموو دەنگە ڕاجیاوازەکانەوە ئەوە لای من گرنگە دوو پامی سەرەکیم هەیە بۆ چ بۆ خۆپیشاندەران چ بۆ بستنەوەی گۆڕان و چ بۆ کۆمەڵی ئیسلامی لە ڕاستیدا زۆر زەرورە کۆمەڵی ئیسلامی و بستنەوەی گۆڕان خاوەنداریەتی لە شەقام بکەن چۆن خاوەنداریەتی لێ بکەن بڵێ خاوەنداریەتیان لێ نەکردووە معنی بەڕاست بە شێواز ئێمە خۆمان وەکو تاک وەکو برادرانی گۆڕان چ وەکو سروشی پەرلەمان بینیمان پێشووتر چ وەکو ئەندام پەرلەمانەکانی گۆڕان چکو وەکو هەڵسوڵاوانی گۆڕان و چ وەکو ئەوانەی ئەندامانی جڤاتی نیشتیمانیشت لەناو خەڵکا بووین و لەگەڵ خۆپیشاندەرانەکانی بووین بەڵام بە شێوەیەکی فەرمی یعنی ئەمانە خاوەنداریەتی بستنەوەی گۆڕان خاوەنداریەتی نەکردووە کە بستنەوەی گۆڕان داوا بکات خۆپیشاندەرێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان بکرێ و لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بۆی یاخود بایکۆتی سەرتاسەری لە هەرێمی کوردستان بۆی بتوانین ئەو خۆپیشاندانانەی کە هەن فۆرمەلە بکرێن بجارێکی تر بتوانین خزمەتی هاوڵاتیانی پێ بکەین بەڵام بە شێوەیەکی مەدەنە وەک گوتم یعنی پەیامێکم بۆ خۆپیشاندەران ئەوەیە تکات دەکەم بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی ئارام هەوڵ بدەن خۆپیشاندانێکی هێمنانە بکەن هەرچەندە پێشووتر جویان لێ نەگیراوە بە شێوەیەکی هێمنانە مامۆسایان ڕای خۆیان دەڕبڕێ بە شێوەیەکی هێمنانە و ئاشیانە داوایان کردووە کە موچە و ژیانیان باش بکرێت بەڵام بەداخەوە حکومەت هەرێمی کوردستان بێباک بووە بەرامبەر هاوڵاتیانی خۆی بەڵام دەکرێت چونکە پارتی و یەکێتی یاخود بڵێم حکومەتە شکست خواردووە وەکو ئەو دزەوایە کە حەزی لە ماڵی شێواوە بۆیە داوا لە خۆپیشاندەرانی خۆشەویست دەکەم داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم ڕێگە نەدەن یاخود بیانێک نەدەن بەدەست ئەم دەسەڵاتە بۆ ئەوی بیان کوژن یا بیانگرن یاخود نازام چ ناوێشی بۆیە داوا دەکەم کە بە شێوەیەکی هێمنانە جگە لەوە دەبێت بستنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و لیستەکەی دکتۆبەر هەموو یاخود ئەو قوارانی کە تازە دروست بوون هەوڵ بدەن بە شێوەیەکی تر هەوڵی خۆیان کۆکەنەوە واز لەو خلافە بچووکانە بێنی کە لە نێوانیان تەنانەت یەکگرتووی ئیسلامی کوردستانیش دەکرێت یا بەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەکرێت ئێمە هەمومان کۆ ببینەوە دەنگە ناڕازیەکان کۆ بکەینەوە بۆی بتوانین بەرامبەر ئەو دەسەڵاتە مولهوڕە و بێباکە شتێک بکەین بۆ هاوڵاتیان بەڕاستی ئەمن ڕۆژانە نمونەی زۆر کارەسەتبارن بۆ دێ بەڕاستی دەبینم لە فەیسبووکەکەی خۆم یاخود لە تەلەفۆنم بۆ دێ کاکە مامۆستا هەیە ناتوانێت پێداویستێکی زۆر بچووک بۆ مناڵەکانی دابی بکات بۆیە دەکرێت خەڵک هیوا ئاواتش بە بستنەوەی گۆڕان ماوە هێشتا ئاواتێکی گەورەی بستنەوەی گۆڕان ماوە بە کۆمەڵی ئیسلامی ماوە بۆ حیزبولانە سیاسیانە ماوە کە تا ڕادەیەک هەست بۆ دەکەن کە دەتوانن خزمەتی هاوڵاتیان بۆیە دەبێت بستنەوەی گۆڕان بە کۆمەڵی ئیسلامی هەموو ڕێگاکان بگرنە بەر لە پێناو هاوڵاتیان چونکە بیرمان نەچێت دواتر دەستی ئێمەش دەدەچێت چونکە خەڵک وەکو کاگنیشتوان نمونەیەکی زۆر جوانی هەیە دەڵێت دەنگە ناڕازیەکان یەکەم جار خزمەت گوزاری سەرەتاییەکانیان دەوێت وردە ئەم دەنگە ناڕازانە کاتێک کە دەزانن گوێیان لێ ناگیرێت داواکاریەکانیان بەرزتر دەکەنەوە سەقفی داواکاریەکانی بەرزتر دەکەنەوە کاتێک دەزانن کە پارە و سامان ئەوەندە زۆرە بەقەت ئەوەندەش ئەو پارە و سامان دەنگە ناڕازیەکان بەرز دەبنەوە کاتی دەزانن کە هەموو دەرگاکانیان لێداخرا ئەمە خەڵکەکە دەتەقێتەوە و پێیاندا واتە ئێمە هەمویان لە ناو یەک کەشی داین خوا نەخواستە ئێنجا دەبین هەموو لە دنیا دوژمنی ئێمەیە بینیمان ئەوە تورکیایە ئێرانە عێراقە بۆیە ئەگەر حیزبولانە سیاسیەکان بەتایبەتی پارتی وێچێتی ئەگەر خەمیان خەمی میلەتە ئەگەر خەمیان خەمی هاوڵاتیانە ئەگەر خەمیان خەمی ئەو خەڵکە ڕەشڕۆتۆیە دەبێت بیر بکەنەوە ئەم حکوومەتە فاشی لە هەڵوەشێنەوە هەڵنەوەشاندنەوەی حکوومەتی هەرێم کاراساتی گەورەتر بەسەر ئێمەدادێنێ بیرمان نەچێ هەر ئێستا حکوومەتی هەرێم بەتایبەتی کە ئێستا بچێتە بەغدا لەبەر ئەوەی شکستی خواردووە لە دوای ڕیفراندۆم بینیمان کە پێشتر لەو بەنامەیە باسم کردووە نزیکە 150 خاچی هەرێمی کوردستان لەدەستمان چوو ئەو هەموو شەهیدە خەڵک یعنی دایکێک سێک مناڵی شەهید بوو لە پێناو نیشتیمان دایکێک کوڕەکەی بریندار بوو ئێستا لە ماڵەوە کەوتووە دایکێک ینی دایان مناڵمان هەیە بێباوک بووە دایان ژنمان هەیە بێوەژن بۆ بەداخەوە لە سای پاراستنی نیشتیمان شانازی دەکە کە کوڕەکەی شەهید بووە بەڵام کە دەبینێت ئەم حیزبە ئەم دەسەڵاتە دەبینین سەقفی ژێر بەژێریان کردو لەگەڵ دوژمن
خیانەت دەکەن بەرام بۆ دوژمن خیانەتی گەورەیان کردووە بینیمان لە سیوێکی ئاب سەیریکە سەیری ئەو دەڕاندنی کەرکووکە کە دەبین ئەوانە خەڵک بێهیوا دەبێت کاتێک خەڵکیش بێهیوا بوو شۆڕ و ڕاپەڕین کڵپە دەکات بۆیە وەکو کارل مارکس دەڵێ هەر کاتێک ئەو سەرکردانێک کە هەن سوود لە مێژوو وەرنەگرن ئەوە دڵنیا بە مێژوو ڕحمیان پێ ناکات. سپاس دەکەم بەتەگرم بۆ لای بەڕست بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕی کورتمانێ دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100 لە 100 سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. بسيط نية بسيط نية آخر بسيط نية وای سال بازارەکان لە برنجی مەحموود نەماوە گەڵبەکەکەی لە دەستداوە. بەزێت نییە بەزێت نییە شێبوریە کاکە ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە. ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان. لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاوتان لەبێت بەڕێزان کاگەی ئیسماعیل لەگە بگەڕێمەوە لای بەڕێزت پێشتر بەڕێز باس لەوە کرد کە ئەوەی ئێستا لە کوردستانەیە حکومەت نییە. بەڕێز ماستەری شتەیە لە یاسا دوای ئەوەی کە مەسەلە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی لە حکومەت کشانەوە کە 5 وەزارەتیان بەدەستەوە و پێ دوایە حکومەتە شەرعیەتی ماوە یاخود لە ڕووی یاساییەوە ئیشکالی نابێت یاخود بۆچی ئەم حکومەتە هەڵنەوەشێتەوە؟ بەڵێ وەڵام پێم وایە هەر بۆ خۆی دروستبوونی حکومەت ئیتیفاقێکی سیاسی بوو. دروستبوونی حکومەت ئیتیفاقێکی سیاسی بوو نەک ئیتیفاقێکی یاسایی. ڕاستە
هەر اتفاقێکی سیاسیش دوای ئەوەی کە لە پەرلەمان شەریعەتی پێدرێ دەبێتە یاسایی. بەڵام ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕانکشانەوە ئەوە مەرج نییە، یعنی ئەو حکومەتە بەو شێوازاڵ وەشێتەوە، حکومەتە لە ڕێگەی پەرلەمانەوە دەکرێت لە ڕووی یاسایی وەسیقەی لێوەربگیرێتەوە. بەڵام پێم وایە دەبوو هەر لە ڕووی سیاسیەوە دوای ئەوەی کە بۆ خۆیان دەزانن حکومەت هیچ شتێکی لە بەردەستدا نەماوە، زیاتر دوو حیزب تەوجیهی دەکات، دوای ئەوەی کە حکومەت نەکرد ئەو 2 ساڵ و 4 ساڵی ڕابردوو هەر لە ساڵی 92 هەتاوەکو ئێستا بە کۆمەڵێک شکست داهاتووە، یعنی ئەوە بەشێکی بەرەنجامی ئەو شکستانەیە ئەو هۆکارانە کە لە ڕابردوودا هەبوو، مەرزنی ئەو 4 ساڵ و 2 ساڵی بێ. بەڵام هەموو شتەکان لەو قۆناغەیدا کۆبوو دوای ئەوەی کە معارەزەی قۆناغی ڕابردوو، کابینەی ڕابردوو کە معارەزەیەکی هەبوو کە کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو بوو، ویستیان بەشداری بەو سێیە بکەن، دوای ئەوەی کە وەکو دەڵێ لە سومعەی سیاسی ئەوانیش بدەن، کاکە دەڵێ ئەوانی شاتنە ناو حکومەتەوە فەرم و هیچیان پێ نەکرا، بەڵکو خراپتریش بوو. بەڵکو ئەگەر بێت و ئەوان مەبەستیان ئەوە بێ ئەو سێ لانە عیبدارکەن، هەرچەندە تا ئێستا یەکگرتووی ئیسلامی لە ناو حکومەتدا ماوەتەوە، ئەوان ئەگەر بێت و لەسەر حیسابی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتوو و بزوتنەوەی گۆڕانیش چاکسازی بکەن، من وەکو کۆمەڵی ئیسلامی دەتوانم بڵێم دەستخۆشیان لێ دەکەین، سوپاسیان دەکەین، با کۆمەڵی ئیسلامی و ئەو دوو حیزبەی دیکەش لە جەولەی داهاتوودا لە هەڵبژاردننی داهاتوودا هیچ دەنگێک نەیەن، بەڵام ئەوان بتوان هاوڵاتیان ڕازی بکەن، مافی سەرەتایی هاوڵاتیان دابین بکەن لە کارەبایە، لە نەوتە، لە ئاوە، لە موچەیە، لە هەر شتێک لەو شتانێ با ئەوە دابین بکەن، هەموو دەنگەکان با بۆ خۆیان بێ. ئەو کاتی سندوقی هەڵبژاردن دوای ئەوەی کە ئەو قۆناغانەی پاکردنەوەی سزری ناخیبین و کۆمەڵێک لەو شتانە دەبێ، بە ئەو کاتی دەنگەکان هەموو بۆ ئەوان بێت ئەتیادیە بیهێن، بەڵام نەک لەسەر حیسابی هاوڵاتیان. یعنی ئێمە لەلایەک بەمانایەکی دیکە ئەوان هەرچی هاوڵاتیە، ئەوەی کە کۆز دەکا بۆ دەرەوە لێی بێم نەتن، ئەوەی کە دەخنکیە بێم نەتن، پێشمەرگە خۆی ئینتیحار دەکا 2-4-6 ئەگە 600 خۆی ئینتیحارکە و 6,000 خۆی ئینتیحارکە، مادام زەڕی نەبێ بۆ پەزەکانی ئەوان و ئەوان داهاتەکەیان هەر هەبێ زۆر ئاساییە. نەک کەرکووک کاگە عەبدولحەکیم، نەک کەرکووک کە 150 خاکی کوردستان بەو شێوازە لەو ریفراندۆمی لە دەستماندا، هەموو خاکی کوردستان لە دەست بدەین ئەو 149 کەماوە، بەس ئەوان پارەکەیان بێتە دەستێک کە کۆمپانیا نەوتیەکان و ئەوانە زەمانەتی ئەوە هەبێ، قەنەعەتم وایە ئەوانەگە لە گوندێک بژێن پێیان ئەتیادیە، بەس بۆی سەرەت و سامانەکە بێتە دەستیان. دەرکەوت لە بەتەجربەی ئەو 26 ساڵەی کە شۆڕشەکانیش کراوە، شۆڕشەکانیش خیانەت بۆ لە هەرێمی کورد لە میلەتی کورد نەک هەرێمی کوردستان، شۆڕشەکانیش خیانەت بۆ لە میلەتی کورد لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ئێستا، چونکە دەری خست کە ئەوان مەبەستیانەوە نەبوو هاوڵاتی بەعیزەتەوە بژێ، هاوڵاتی ڕزگارکەن لە دەستی حکومەتی بەعس و حکومەتێک لە دوایەکەکانی گۆڕ بە گۆڕەکانی سەدەی ڕابردوو، بەڵکو هەدەفیان ئەوە بۆ خۆیان دەسەڵاتیان بکەوێتە دەست، وەکو ئێستا چۆن دەیخۆن و چۆن لەسەر حیسابی میلەت خۆیان دادەبەستن و کەسوکار و بنەماڵە و حیزب و وابەستەی حیزب و دابەستەی حیزب دادەبەستن، هەدەفەکەیان تەنها ئەوە بووە نەک خزمەتکردنی هاوڵاتیان، چونکە دەرکەوت لە 26 ساڵدا کە تۆ مەبەست خزمەت بێ، ئەو سەرەت و سامانەی لە هەرێمی کوردستان بووە زۆر زیاتر بۆ لەوەی کە هاوڵاتی بە ژیانێکی ئاسایی وەکو کەسێکی هاوڵاتێکی ئەوروپی بژێ، نەک وەکو هاوڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەشێکی زۆریان لە قەیراندان. بۆیە من پێم وایە بە قەنەعەتی خۆم ئەو دەسەڵاتی ئێستا نەک مەترسیەکە لەسەر تەنها فەرمانبەران و موچە خۆران ئەوانە، مەترسیەکی زۆر گەورەیە لەسەر ئەمنی قەومی، لەسەر ئەمنی نیشتیمانی، مەترسێکی زۆر گەورەیە لەسەر ئەوەی هاوڵاتیان هیچ قەنەعەت و سیقەیەکیان نمێنێ، هەمووی لێکا دەخۆی ئینتیحارکە و حکومەتیش و دەسەڵاتیش و حیزب ئەو حیزبە گەندەڵانەشکە بەو شێوازە دەسەڵات بەڕێوە دەبن ئینتیحارکە، پێی شتێکی ئاساییە. ئەوەشمان دی لەوەی کە لە ڕانیە و لە چەمچەماڵ و لە کوێ ڕوویدا. بۆیە ئێستا ئەوە خەریکە لەمە دوالەوانەیە طبعێکی فراوانتر وەربگرێ، بەڵام بەو مەرجەی حیزبەکانی دیکەی ئەوەی کە تا ئێستا نهاتوونە پشت هاوڵاتیان بێنە پشت هاوڵاتیان، بەڵام یەک حاڵەتەیە ئەو شێوازە مەدەنی کە ئێمە باز دەکەین، شێوازی مەدەنی لە هەرێمێک لە دەوڵەتێکی مەدەنیدا کە یاسا سەروەر بێ، کە حیساب بۆ مافی مرۆڤ بکرێ، کەرامەتی ئینسان بکرێ، هەموو ئەوانە بکرێ، بەڵام ئەوەی کە بە شێوازی مەدەنی ئەنجام دەدرێ، هەرچەندە من لەگەڵ سووتان و تێکدان و چ بارگای حکومیەت چ بارگای حیزبی ئەوەی نیمە بە هیچ شێوازێکی، بەڵام لەگەڵ ئازادی ڕادەربڕینم. فەرموو ڕۆژنامە نووسە ئیهانە دەکرێت، ڕۆژنامە نووسە ڕێی پێ نادرێت ڕێی خۆی دەرببڕێ،
خەڵکی دەگرن لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دوای دەڵێ میوانداریمان کردووە میوان چۆن دەگیرێ دوای بەری دەدەڵ میوانەکەمان ئازاد کرد میوانەکان ئازاد دەکەین ئەوە گاڵتەکردنە بە مافی مرۆڤ و دیموکراسی و بە بنەماکانی مافی مرۆڤ بە میساقی ئومەم متحیدە و بە عەهدە نێودەوڵەتیەکان کە باز لە مافی مرۆڤ دەکەن بە ئیتفاقیاتی ئەوروپی ئەفریقی هەموو ئەوانەی کە کراوە بۆیە ئەوەی کە ئەوان دەیکەن ئەو پەڕی دڕندانەیە کە ڕوبەڕووی هاوڵاتیەک دەبێتەوە کە داوای سەرێتایەترین مافی خۆی دەکا کە 250 دینار لەو پارەی ئێستا لە باخەڵی دانیە 1000 دینار لە باخەڵی دانیە ئەوە گاڵتەکردنە بە چارەنووسی میلەتێک ئەوە پێم وایە عاقیبەتەکەی خێر نابێت لەوانەیە ئێستا بتوان لە ڕێگەی هێزانمەنیەکانەوە چەند ڕۆژێکی دیکە چەند هەفتەیەکی کە چەند مانگێکی دیکە بەڵام ئەو وەزع بەو بارودۆخە بەڕاستی ڕناوەستێت ئەو پەڕی دڵسۆزیشە کە ئێمە لەوانەیە پێیان ناخۆش بێت ئەو قسانە دەبیستن بەڵام ئەو پەڕی دڵسۆزیەکەوان ئەو قسانە ببیست نوێیشی پێ بکەن و بە خۆیان دابێنەوە ئەگەر نابارودۆخەکە بەو شێوازە نابێت تۆ بەو گەندەڵیە لە 26 ساڵی ڕابردوودا هەر گەندەڵیت کردووە ئێستا شەر گەندەڵی دەکەی ئێستا ئیش لەسەر ئەوە دەکرێت لە هەندە سەڵاتەوە قەنەعەت بە حیزبەکان بێنێ کە تۆ ڕوبەڕوویان دەبێ و قسەیان لەگەڵ دەکەی لە نزیکەوە دەیەوێت قەنەعەتت پێ بێنێ کە هیچ سەرچاوێکی داهاتمان نییە پارەکە بەش ناکە نەوتەکە بەش ناکە سەرۆت و سامانەکە بەش ناکە کەەوە هیچ هاوڵاتیەک و هیچ موەزەفێک و موچەخۆرێک و هیچ کەسێکی سیاسی و هیچ ڕۆژنامەنووسەکار چینێک لە چینەکان دەڵێ هیچ قەنەعەتی بۆ قسانە نییە. بەڵێ سوپاس دەکەم کاک ئیسماعیل کاک شیروانگە بگرم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە پێشتریش دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پێشنازی کۆمەڵی ئیسلامی وستنەوەی گۆڕان پێکهێنانی حکوومەتێکی کاتی بوو بەڵام زۆر خەڵک لەوە دەپرسێ مەسەلەن بۆچی یەکێتی و پارتی ئامادەنین ئەم حکوومەتە ئێستا هەڵ بوەشێننەوە بۆ کارەکەی چیە کە سەرڕای حکوومەتە لە هەموو ڕوێکە و شکستێناوە هەڵی بۆشێنەوە. وڵا بەداخەوە دەبینین حکوومەت هەرێمی کوردستان گوێ ناگری مشکلەکەی ئەوەیە کەڕوولاڵە یعنی نازانم ئەوەی کە ئەو کار بەدەستانێکە لەناو حکوومەتی هەرێمیان ینی نە گوێ دەگرن نە بە قسەت دەکەن ڕۆژ لە دوای ڕۆژ کەسی گەورەتر بەسەر خەڵکی کوردستان دادێن بەڵام ئەوانە گوێ ناگرن نازانم لەبەر ئەوەی ئەوەندە لە پێناو حیزب و عایلە و ماڵباتی خۆیان کار دەکەن ئەوانە گوێیان لە میلەت ناگرن مشکلەکە ئەوەیە وەک هاوڕێن باسی کرد ئەمە لەبەر ئەم وڵاتێکە لە ڕووی یاساییەوە لەسەر بنەمای سیاست لەسەر بنەمای زانستی سیاست دانەمەزراوە وڵاتێکمان هەیە هەمووی لەسەر بنەمای حیزبی لەسەر بنەمای عایلی لەسەر بنەمای شخصی دامەزراوە بۆی هەمیشە لە پێناو خۆیاندا کار دەکەن مشکلەکەی ئەو حکوومەتەوەیە دەبینین کوڕە مەسوولەکان خاوەنی وێلای باش خانووی باش مناڵەکان لە باشتر خوێندنگای جیهان دەخوێن مناڵەکان لە باشترین زانکۆکانی جیهان دەخوێن دەبین خەڵکی هەژار و فەقیر و کەم دەرامەتیش لە شوێن نییە داوام تێدا بکە مشکلەکەی ئەوەیە هەرچی دەکرێت بۆ خەڵکی هەژار و فەقیر و کەم دەرامەتە بۆ ئەم بەرسەنە بەس بۆ هەڵوەشان و هەڵوەشانە کە ئامادەنین بۆ نمونە حکوومەت هەڵبۆشێن لەبەر بارودۆخی هەرێمی کوردستان یاخود لەبەر درێژەدانە بە گەندەڵی کە ئامادەنی بۆ نمونە حکوومەت هەڵبۆشێن کاکە ئەوانە مافیان مافیا چۆن لە واز لە دەسەڵات دێنی ئەمانە مافیا و چەتەن دەستیان بەسەر تەواوی داهاتە ئابوووریەکانی هەرێمی کوردستان داگرتووە بە شێوازێک کە هەموو شتێکیان لە پێناو بووە گوتم پێناوی گیرفانی خواندان ئەمانە پێیان ناودرێت حکومدار یاخود عەقڵی حکومداری چونکە ئەوانە عەقڵیان بەتاڵ لە ڕووی عەقڵەوە دەوڵەم وەڵای من نەک دەوڵەتمەدار ئەوانە دەوڵەتیان هەلا بە هەلا کردووە یعنی ئەسڵن ئەوانە عەقڵی دەوڵەتدارین ئەگەر عەقڵی دەوڵەتداریان هەبایە گوێیان لەو هەموو بۆچوون و نووسران ڕۆشنبیران هاوڵاتیان حیزبولانە سیاسیەکان دەکرد بۆ ئەوی ئەم ناوچەیە چاپ بکەن ئەمە قەناعەتم وایە کاتی خۆی کە باسی دەوڵەتی کوردیان دەکرد بەتای 20 پارتی دیموکراتی باسی دەوڵەتی کورد دەکرد دڵنیا بە دەوڵەت بۆ پارتی دیموکراتی کوردستان دروستکە نە چونکە لە قازانجی ئەودانیە ئەوانە دەستی بێگانە بۆوان ئاسانە دەستی بێگان ڕابکێشنەوە چونکە نۆکەرایەتی بێگانەمان بینیوە هەر لە 1970 تاوەکو ئەمڕۆ ئەمانە بە بێگومانەوە نۆکەری بێگانن واتە هەمیشە شۆڕش و ڕاپەڕینەکانی گەلی کورد چینێک لە ناوی بردووە ئەو چینەکە پێی دەوترێت چینی مافیا چینی گەندەڵ هەرچی ناوی قێزەونە پێویستە بەوانە بتوێت چونکە کاکە ئێستا لەوانەیە زۆر خەڵک بپرسی کاکە وڵا قسەکانی ئێوەش هەموو دووبارن لە ڕاستیدا هەموو دووبارن بەڵام لەبەر ئەوەی ئەو مافیانە هەمیشە شتەکانیان دووبارەیە هەمیشە خەڵک دەڕوتێنەوە ڕۆژنامە نووس دەکوژن دەبینین بە نوێژی نێوڕۆی ناڕتی دادەخن کەناڵێکی کە من حەقم نییە هیچەیە من دیفاع لە خەڵکی ئازاد دەکەم بۆ نمونە NRT هەری کەسب بێت بۆچینم جیاواز بێ لەگەڵ کەناڵی NRT لەگەڵ کاک شاسوەر عەبدولواحید بۆچینم جیاواز بێ لەگەڵ ڕابوو المەعروف بۆچینم جیاواز بێ لەگەڵ هەموو ئەو خەڵکانێک کە بۆچینم جیاوازە من دیفاع لە ئازادی دەکەم ئەوانە نایانەوێت خەڵک ئازاد بێ لە کوێ ویستیان دایانەوێت قفڵ لە زمانی هاوڵاتیان بدەن بۆیە
ئەوەی کە وتم پێشووتر کە وتم سەدام حوسێن هەندێک شی نەکرد ئەوانە بۆیان تاوا کرد ئێستا لەوانەیە سەدام حوسێن لە قەبرا هەندێک جاریش ئەگەر لە ڕووی دینەوە باسی بکەین لەوانەیە حەز بۆ بکە کە چ دەگوزرێت لەم وڵاتە چ دەگوزرێت ئێمە شۆڕش و ڕاپەڕین خەڵکی ئێمە شەهیدمانداوە ڕاپەڕینمان کردەوە بۆچی بۆ بتوانین حکوومەتێکی خۆماڵی دروست بکەین لە پێناو هاوڵاتیان ئازادی نیمە ئازادیمان نییە سەیرکە ویسمان پەرلەمانێک دروست بکەین ببێتە جێی متمانەی هەموو هاوڵاتیان واتە هەموو هاوڵاتیەک کە بزانێت کەسێکی هەیە لە ناو پەرلەمانە بینە بە نوێژی نێرە قفڵ لە دەرگایاندا ئەمان واتە من زۆر زار بیر دەکەمەوە بەڕاستی کە بیر دەکەمەوە لەو حکومداریە و لەوە نازانم چ ناوێشی بنم بەڕاستی نازانم ئەوانە خەریکی چین کاکەم هەر لەڕووی دینیەوە ئەوانە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی حکومداریەوە فەشەل هێناوە پێم سێر ئەوانە ماونە و نایان چاکسازی زۆر باش بەزەگەر بەردەوام بێ بۆ بەڵام ئۆتەواکەم بەڵام ئەوەی کە گرینگە ئێمە دەستمان لەوانە شوت تا ڕۆژ هاوڵاتیانش دەستیان لەمانە ڕۆژ شوتووە بە شێوازێک کە وەک دەڵێ بە تایتی ئەسڵەکان شوتەوە دەستیان زۆر بە جوان شوتە لەم دەسەڵاتە بەڵام ئەوەی کە زەرورە خەڵک چاوی لە گۆڕانە چاوی لە کۆمەڵە چاوی لە لیستە نوێیەکانە باشە بۆی ماشن ئێوە مازم بزانابیش لە ناوەندی بڕیاری و ئەندامی جوواتی نیشتیمانی ینی بۆ مەسەرەن دەست پێ ناکەن ئەمە سەرەتایی ئەم قۆناغەیە کە دەستان لە کارکێشاوە ڕاستیدا ئێمە دەستمان پێ کردووە بەڵام بیریشمان نەچێ ناوچەیەکە ناوچەی ئێمە ناوچێکی گەرمە لە ڕووی سیاسیەوە دەبینین چواردەورمان گیراوە بە شەڕ و شۆڕ و بارودۆخی ئیقلیمیەکان دەوری کاریگەریان هەیە بارودۆخی نێودوڵەتەکان دەورێکی کاریگەریان هەیە و ئەو شەڕ نەگریسێکە بەسەر ئێمەشدا شەڕی داعش دەستی ئێمەی بەستەوە بەڵام لە دوای ئەوەی شەڕی داعش کۆتایەتوە دەستی ئێمە کراوەتەوە بۆ زۆر شت پارتیۆشیتی باوە بۆ تێنەگەن کە یەکگرتو و کۆمەڵ یاخود لەگەڵ بستنەوەی گۆڕان دەستیان بەستراوە لە زۆر شت دەستیان کراوەتەوە بۆ زۆر شت جوان زۆر شت بکەن بەڵام ئێمە حەز بە پرسیارەتی گەورە دەکەین کاک حەشیم لەبەرەوەی کە هەموومان خوێنمانداوە بۆی بتوانین قوارێکی سیاسی لە مێژووی حکومڕانی کوردیدا بتوانین قوارێک بۆ خۆمان دروستکەین بتوانین هەموو هاوڵاتیان ئازاد بن چۆن قسە دەکەن و چۆن کاکە زۆر ئاساییە ئێستا من لەو بەرنامەم لەوانە دایان هاوڵاتی جنێم بۆ بنێ کاکە تۆ جنێت بۆ دێ زۆر ئاساییە دەبێت گوێ لە ڕەخنە و بۆ چونی خەڵک بگری خەڵک کە بۆ ڕەخنە دەگرێت کێشە لەگەڵ تۆ هەیە لە ڕووی سیاسی و کێشە لەگەڵ تۆ لە ڕووی خۆ شێشی عاشاری و کۆمەڵایەتی نییە بۆیە توخوای ئەوە کە زۆر گرنگە بۆیە دەبێت بستنەوەی گۆڕان بۆ کۆمەڵی ئیسلامی و بەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەیانەوێت خەڵک لەو نەهامەتی ڕزگار بکەن پێویستە بکەونەوە خۆ و هەوڵ بدەن بە هەر شێوازێک بێت ئەو حکوومەتە هەڵ ببەشێتەوە چونکە شکست لە دوای شکست بۆ خەڵکی کوردستان تۆمار دەکەن بۆیە زۆر زەرورە جارێکی تر و جارێکی تر هەموو هاوڵاتیان دەنگەناڵەزەکان کۆ بکەینەوە فۆرمەلە بکەین بۆی بتوانین شێوازێک لە حکومڕانی بکەین کە بەڕاستی ئەگەروان نەکەین هەمومان لەبەر دۆڕیانێکی زۆر مەترسیدان کە عاقبەتمان بەخێر ناژێت. سپاس کاک ئیسماعیل کاتمان کەمەوە سەبارەت بە ئەگەر پێ دوایە ئەم جارە بۆ نمونە دەسەڵاتداران مامەڵە لەگەڵ پێکێنانی حکوومەتی کاتی مامەڵە لەگەڵ وەڵامدانەوەی خۆپیشاندانەکان نەکەن پێ دوایە داهاتووی هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ وڵام پێم وایە سومعی هەرێمی کوردستان وەکو سومعەیەکی سیاسی لە کەدار بووەوە دەوڵەتە زلێزەکان ئەو قسەیان کردووە و دەوڵەتانی ئیقلیمی ئەو مقاتعی هەرێمی کوردستان بە زۆرێک لە زۆرەکان کردویانە و حکوومەتی ناوەندیش کە جوابی ناداتەوە حیسابی بۆ ناکە ئەو پەڕی شکستە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو دەسەڵاتە سیاسی کە هەیە ئەگەر وەکو دەڵێ إن كنتم تعلمون يعني إن كنتم تشعرون أجر هست بيبكن أجر بزانن أجر هز بو بابتان بكن حکوومەتی هەرم پێم وایە شکستی تەواوی خواردووە پێم وایە مەجای ڕاستبوونەوەشی نەهێشتۆتەوە بۆ خۆی و نیازیشی نییە زیاتریش لەسەرەوە دەکا قەنەعات بە خەڵک بکا کە شکست کە ئەو ناتوانێت ئەو شتانە بکا و سەر و تووسامە لەدەستیدانەمەوە خەتای عێراقە خەتای فلانیە کە لە ئەساس داوان نییە ئەو عەقڵێتە سیاسیەش من پێم وایە کە هەیە کە زەمانەتی مانەوەکەی گەندەڵیە زەمانەتی مانەوەی دەسەڵاتی سیاسی ئێستا کە لە هەرێمی کوردستاندا هەیە گەندەڵیە کە گەندەڵی نەمێنێ ئەویش لەگەڵ گەندەڵی دەمرێ یعنی ئەویش لەگەڵ گەندەڵی نامێنێت چونکە هەر لەسەر ئەوە پەروەردە بووە بۆیە پێم وایە پێویست دەکات ئەو حیزبانەی کە باسمان کرد لە بیداەتی وکو کۆمەڵی ئیسلامی زوتنەوەی گۆڕانەوەوانە دەرسەی دیکە ببینەوە هەم لەسەر ئاستی ناوخۆدا لەگەڵ عێراق قسە بکرێت لە ڕێگەی پەرلەمانتارەکانەوە کۆمەڵێک کەنگاوی دیکە بندرێ ئەوەش بەدوورکەونەوە لەوەی کە حساب بۆش نەکەن کە زیارە هەیە بە خیانەت و بە کۆمەڵێک شت ناو دەبرێت لەگەڵ دەوڵەتانی ئیقلیمی و لەگەڵ هێزانێ و دەوڵەتیەکانیش ڕاستە لەوانەیە ئەو نامەی کە نێردا بۆ کاگنێ سوورکە قوباد و ئەوانە کە ئێران بڵێن ئەمریکا پشتگیریان دەکاوانە ئەوەش دوای ئەوە هات کە بێئومێد بوون لە
کۆمەڵی ئیسلامی و لە بچنەوەی گۆڕانەوەانە کە 2 ڕۆژ چاوەڕێیان کرد هیچ وەزێک لە گۆڕێ نەبوو هیچ هەنگاوێکی مەدانی نەندرا ئەوان بێ باستی و پێشم وایە زیاتر حکوومەتی عێراقی معنیە دەبێت لە ژێر سێبەری ئەو دەستوری کە هەیە حکوومەتی عێراقی بێتە سەرخەت وەیژ لەسەرەوە بکرێت کە حکوومەتی عێراقی بێتە سەرخەت هەم بۆ موچە و هەم بۆ وەزع سیاسی کە لە هەرێمی کوردستانەیە. بەڵێ سوپاس دەکەم کاک شیرۆن زۆر بە کورتنی خولک ئێستا لە سنووری پارێزی سلێمانی دۆخێکی ئەمنی تونتەوە هێز بڵاوکراوت پێ دوایە بە چارەسەر ئەمێ بۆ وەڵامدانەوەی خەڵک کردنی دەنگی خەڵک وەڵام من داوە لە کاربەدەستانی ئەم ناوچی دەکەم بە تایبەتی بیزار پارێزگای سلێمانی ئەم هێزێکە لە ناو شاردا هەن ئەمە ڕقوچینی هاوڵاتیان زۆرتر دەکات بە تایبەتی کە دەبینین لە ناوچەکاندا هێزێکی یەکجار زۆر هەمەڕیان بۆ خەڵکی هاوڵاتی خۆیان هێنا بەداخەوە دەبینین ئەمە کارێکی زۆر ناشارەستانیە کارێکی قێزەونە بۆ داوا دەکەم لە هێز و لایەنە بەرپرسەکانی ئەم ناوچەیە کۆتایی بەم ڕۆژ بەشگیرە بهێنن کۆتایی بهێنن بە ئەو عسکەرتیارەتی کە لە ناو شارەکاندا هەیە 20 جار لە شاری خۆشەویست هیوادارم شایڕانیە کە هەمومان قەرزاری شایڕانیین چونکە هەمومان لەسەر سایە شایڕانیە شۆڕ ڕاپەڕینەکان سەرکەوتن بۆیە دەبێت لە هیوادارم جارێکی تر هیوادارم هەرچەندە هیوادارم لە وڵاتە کۆتایی هاتۆ بەڵام هیوادارم لە جیاتی ئەوەی شایڕانیە بکرێتە شارێکی نمونەی لە هەموو جیاندا سەردانی بکرێت بەداخۆ دەبین بە عسکەر تاریت کراوە بۆی داوا دەکەم بیزار لە خەڵکی ناوچەکە دیای ڕاپەڕین ئەو هێزان لە ناوچانە بکشێنەوە بۆی ڕقوچینی هاوڵاتیان زۆر سوپاس کۆتایی بێت زۆر سوپاس بۆ بەڕێز شیروانی برایم خواست ئەندامی زیاتری نیشتیمانی بچووکەی گۆڕان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مابووی هەروە بەڕێز ئیسماعیل ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ